خوای پەروەردگار فەرمیێ لە قورئانی پیرۆز ئەو کەسانەی کە باوەڕیان بە خوای پەروەردگار هەیە وەکردەوەی باشە ئەکەن سەیەجعەل لەهم الرەحمن ودا خوای پەروەردگار خۆشیانی ئەوێ یا ڕەبی خوای بە قسمەتمانێکی خۆشەویستی خۆت خۆشەویستی خوای پەروەردگار لە کردەوەمانە هەیە لە قسەکردنە هەیە تەنانەت لە شوێن و نان خواردنیشا هەیە هەندێک قسە هەیە خوا خۆشی ئەوێ هەندێک کردەوە هەیە خوا خۆشی ئەوێ هەندێک شوێن هەیە خوا خۆشی ئەوێ تەنانەت خواردنیش بە شێوازەکەی خوای پەروەردگار خۆشی ئەوێت خۆزگە بەو کەسە بە دوای ئەو کردەوە و ئەو گفتارانەیە ئەگەڕێ و بە دوای ئەو قسانەیە ئەگەڕێ کە خوای پەروەردگار پیان خۆشە برا بەڕێزەکانم ئەوەی کە پەیوەندی بە قسەوە هەیە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین وشە و لای خوای پەروەردگار سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر لە هەموو قسەی لای خوای پەروەردگار خۆشەویستترن دەستی پێوە بگرە گەر ڕۆژی یەک جارێکیش بێ یەک جار دەستی پێوە بگرە با بەر ئەو خۆشەویستیە بکەوی وا خوای پەروەردگار وعدی پێداوە خۆشی ئەو کەسانی خۆش بێوێت کە ئەو ذکر ئەکەن بەڕێزانم تەنانەت لە شوێنەکان بۆ شوێنەکان پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار مزگەوتەکانێتی لە بازار خێرترە و لە ماڵ خێرترە و لە هەموو دایرێ خێر و بەرەکەترە فەتێیدا دابنیشە نوێژی تیا بکە ذکری تیا بکە تێدا بپاڕۆ دەستی تیا بەرزکەرەوە قورئانی تیا بخوێنە لە ناو ئەو شوێنەیە برا بەڕێزەکەم بەرز ئەبیتەوە یا ڕەبی خوای بەرزمان کەیتەوە بەکردەوە باشەکانمان بەڕێزانم ئەوەی کە پەیوەندی بە عەبدەوە هەیە و بە مرۆڤە هەیە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین بەندەی خوای پەروەردگار ئەوەیە کە ڕەوشتیان زۆر جوانە ئەگەر ڕەوشتت جوانە لای خوای تەعالی خۆشەویستی ڕەبی خوای بە قسمەتمانی کەی ئەفەرمیێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستترین بەندەی خوای پەروەردگار لای ئەڵڵاه ئەو کەسەیە کە سوودبەخشترین کەس بێ بۆ خەڵکی تكشف عنه كربة لتنانية مسلمانية دركي خوشويستي لا إخواي پروردگار لبرسيتيك رزقاري كي لقرزاريك رزقاري كي خوشيك بخيت دليوة چوار كردوي أفرمي صلى الله عليه وسلم خوشويسترين كردوان لا إخواي پروردگار پیغمبري خوا فرموي صلى الله عليه وسلم خواي تعالى تاكا وبي خوشن يجي وتر أنجام بدريه إن الله وتر يحب الوتر فيكركاتي بيشوي لمزقود درتي دواي وينوج إشاكي توانايني وشوتني آسايا ميكا لدواني إشا يكركاتي بكبر الزكي من لخواي پروردگار خوت نزيك أكيتو خواي تعالى خوشويستي خوي أخاتا دلتوا بيغمري خوا فرمي صلى الله تعالى عليه وسلم خوشويسترين روجو لاي خواي پروردگار روجوي داود عليه السلام روجيك بروجو أبو روجيك إفتاري أكرد ئەگەر بۆ ماوەی هەفتەیان دە ڕۆژێک ئەو کردە و ئەنجامدا زستانە نەبرسیت ئەبێ نەتینیت ئەبێ خۆشەویستی خوای پەروەردگار بەدەست ئەهێنی برا بەڕێزەکەی من پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین کردەوە لای خوای پەروەردگار ئەوەیە کە بمری و زمانت تەڕبێ بە ذکری ئەڵڵاه بەردەوام لەسەر زمان تابێ ناوی خوایە و ناوی رسول اللهە بمری و زمانت تەڕبێ بە ذکری خوای پەروەردگار خۆشەویستترین کەس لای خوای خۆشەویستترین کردەوە لای خوای پەروەردگار ئیمانە بە خوای پەروەردگار دوای صلة رحمة سردانی خزم و کەستە دواتر ئەمر بە چاکە و نەهی لە خراپە